جبو گوتو پیش کنا زیادتر سر و مشارک و مشارکه هری گرنگ ده روشوان های هرمان کردستان و عراق ده من میوانداریا برای آزاد دوسکی شارازای یاسایی لاستودیو مل سلیمانی کریه برای دوسکی شب باش برای آزاد دوسکی سلطان بیام کاتتان باش شب باش سپاس پێتانوانیە دادگای فیدراڵی ڕێز بۆ بەڕێزیشە کا کۆمار زۆر سپاس بۆ تۆ پێتانوانیە دادگای فیدراڵی خۆی بە پێی دەستور هەڵوەشاوەیە بۆ پێی و دەستوری لە ساڵی 2005 کە پەسەند کراوە سەرجەم و بڕیارانەی کە ئەنجومەنی سەرکردایەتی کاتی عێراق دەری کرد و ڕەتێکاتەوە. بەڵێ کا کۆمار خۆی یعنی ئەمەوێت سەرەتا ئەوەی کە بەڕێزت ئاماژە پێ بکرد ئاماژە بە خاڵێکی گرنگ بکەین کە مادەی 143 و 144 دستورە ئەگەر تۆ سەری مادەی 143 و 144 دستور بکەی و سەری ئەم محکەمە فدرالیە بکەیت طبیعی ئەمە پێش ئیقرار بە دستوری 2005 قانونی ئیدارەی بەڕێوەبردننی کاتی دەوڵەتی عێراق بوو کە قانونی ژمارەی بڵێت ساڵی 2004 بووە بە پێ مادەی 44 ئەم قانونە ئەم دادگایە لەسەری دامەزراوە خلافێکەیە ئەوەی پرسیارەکەی بەڕێزت یعنی ئایا تا ئێستا ئەم دادگایە مەشروعیەتی ماوە یانە لە دوای دەنگدان لەسەر دستورە چکە ئەمە دستوری عێراقە سەری بکەی لە مادەی 143 دستور کە ئەڵێ خەڵکی عێراق لە 2005 دەنگیان ناوە لەسەر ئەم دستورە قانونی ئیدارەی دەولەی موقت ئیلغا ئەبێ جگە لە مادەی 53 فەقەرەیەک لەگەڵ مادەی 58 لە قانونی ئیدارەی دەولەت کە ئەمە راپۆرتەکەی بەڕێستان مادەی 53 پەیوەستە بە حکوومەت یاریێمی کورسان مادەی 58 پەیوەستە بە مادەی 140 ئێستای دستور کە بەداخەوە ئەوەی راپۆرتەکەی بەڕێزیشتان هاتووە وەزارەتی دەرەوەی ئەمریکاش ئەڵێ جێبەجێکردنی مادەی 140 چارەسەری کێشەی سەرەکی کەرکووکەکە مەبەستم چییە؟ ئەم دادگایە وەکو چۆن بڵێ علامەتێکی استیفامی لەسەر دروست بووە ئایا لە دوای ئیقراری دستور مەشروعیەتی ماوە یاننا ئێمە خۆم ئێستا لە دادگای فیدراڵی داوایەکم تۆمار کردووە لە دژی قانونی دادگای فیدراڵی کە ژمارە 30 2005 هەموار کراوە بە قانونی ژمارە 25 2021 یعنی کا کۆمار ئەوەنە تەناقۆس ئەوەنە دژبەیەکی تیا لە ناو ئەم دادگایە بەداخەوە یعنی تۆ سەری مادەی 47 و 48 دستور کە ئەڵێ دەسەڵاتەکان لە عێراق لە سێ دەسەڵات پێک دێ دەسەڵاتی یاسادانانە جێبەجێکردنە دەسەڵاتی قەزاییە ئێستا تەواو دەسەڵاتی قەزایی و لە ناو قەزاییشە ئەم محکەمەی فیدراڵی بۆتە سەر هەموو دەسەڵات ناکرێت ئێمە قانونین سوڵتەی قەزایی جێگای بەڵێ باشە کاکازات بەڵێ مادەم وایە ئەگەر دادگای باڵای فیدرالی عێراق غەرقی دەستور بکات غەرقی قانون بکات کە کار بەدەستانی بەغدا بەکاری دەینن بۆ مەرامە تایبەتەکانی خۆیان بۆ ئەوەی چوارچوەیەکی قانونی بدەنە ئەو بڕیارانەی کە مەبەستیانە دەری بکەن هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان پێویستە چی بکاتن دەرفەتێک هەیە منفەزێک هەیە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە دادگایەکی نێودەوڵەتی سکاڵا تومار بکاتن دەردی خۆی بباتە دادگایەک لەوێ تیمار بکاتن دەست خۆش کاک عباس یعنی من دەستپێکە ئاماژە پێکرد ئەف دادگەها یعنی تو سەحکەیە دادگەهت فیدرالی هەمی نظامت سیاسی مەفهومی فیدرالی بەشەکە ژێ چارەسەرکردنا کێشان ئەvە دەبەرێ خودەیە یعنی بڕیارت وی چێت ویلایی بن یا خۆت قەراراتت کۆتایی بن یە بووە پشکێک چێکردنا کێشان نەک چارەسەرکردنا کێشان یعنی محکمە فیدرالی ئەگەر تو بەرێ خودەیە مادە 92 دستورێ باشە ئەدبێژێتن ئەف محکەمەیە ئەvە نە محاکمت عادینە تحقیقە یان جینایاتە یان ئەحوال شخصیە دستوری عێراقێ تایبەتمەندیەکی دایە بێژێتن ئەvە بلندترین دەسەڵاتە دادوەریە یعنی حتا ئەو داوای من تێدا تۆمار کردی دەبەرێ خودەیە یعنی ئەوێ بەڕێز یعنی کاک عباس بلا صریح بم دادگەها فیدرالی تو هەرێما کوردستانێ بدەرەخی سەحکل 2010 وەرە التفسير مادة 76 الدستوري وقت آيات علاوي كتلة فائزة بو نوري مالكي 89 كرسينا دولة القانون آيات علاوي نطوئي كرسينا هات بقرارك تفسير كردنا دستوري كتلان
ايات علاويش كتله فايزه كره كتله خاسره يعني حق دلديف دستوري همي ديمقراطيه عالميه او كتله سركفتي لها بجاردان او حقي هي بجا بداخفه يعني افا بو هريمان كردستان نا بو عراقي جي دركتي كو بويا آلوس كردنا روشا سياسي يعني اگر بري خب ديه كاك عباس بريارك دركر كو قانون نفط وغازي هريما كردستان ندستوريا حتى بشكا بوجا او افروجي الدوك باجر همي هافولاتي برانيا وان هاتنا سرشاش يعني وقت الماده 111 دستور بجت سامان قشتي ملكي همي هافولاتين عراقيه هاد بريارك درخص قانون نفط وغازي هريما كردستان ندستوريا بريارك هادي ديفدا والله ناردنا بشكا بوجا بشيوازي قرجي ندستوريا باشا توتي همي قرارات ويداس السريع حتى بني مبدا المواطنه وماده 14 دستوري وهافولاتي الزاخو حتى مقصر جداينينا يعني اگر یک قوس برزوسكي قضاء برزو اگر یک قوس بكرتي برسون چاره سر چیه چاره سر يعني او هر برياري در بكن حكومت هريما كردستان هريما كردستان يعني تني تماشاكار بيتن كرتي دەست خۆشکاک عباس چارەسەر چییە؟ من بێت بوو بەڕێزێتە و بۆ بینەرانژی چارەسەر دناف پەرلەمانە عێراقەیە بوچ ئەوێ بەڕێزێتە گوتی نەها سێ پرۆژە قانونên گرنگ ناف پەرلەمانە عێراقێنە ئەزە بۆ بەڕێزێتە بێژن ئێکشوان قانونê لێبۆرîna گشتیە دوو قانونê نەفت و غازیە سێ قانونê محکەمە ئیتیحادیە ژمارە سی 2005 کو معدل بو قانون ژمارە 25 2021 ئەvە بۆ کوتلەی سیاسیین کورد بە یەک ریز و وەختی ئەف پرۆژە قانونێ محکەمە ئیتیحادی تێتە هەموارکردن بلا لایەنێ سیاسیین کورد بێژێت هەر قەرارێک لە دژی هەرێما کوردستانê بێتە دەرکردن نەک دوو لەسەر سێ پێوی دەرکردنە ڕازیبوونە هەر دادوەرانە نەها کورد دوو دادوەرتین یعنی ئەگەر بێژن نەخێرجی نشن قراراتوی نقف کن ویتو بکن حل چارەسەری قانونی ئەوە وەکی من ئاماژە پێکردی پرۆژە قانون نەهال پەرلەمانە عێراقیە کورد ئەگەر بشێت ئالیت چاوبژی گواشتنین سیاسی و وەختی هەموار سەرڤی قانونی بێتەکردن باشە بشێ نیسابێ قانونی تەمام کەن کو ئەگەر حتى لایەنە سونیژی ڕازی بکەن چکی کاک عباس معقول هینە وڵاتێکی هەر مادە ئێکە دستوری عێراقی دەبێژێتن نظام العێراقی فیدرالیە فیدرالی مەفهومێ خۆ چییە vê tu دەسەڵاتێ سیاسی بت ئابووری بت دابەش بکەی ئێ خۆتە ئەگەر هەمی گرێدا مەرکەزێ پا پشتی 2005 تا چ کرد تو بحثی ئەگەر هەرفاندنە ڕژێما بەحەز دەکەی ئەو ڕژێمێکە دیکتاتوری بگرێدا بۆ مەرکەزیەتێ ئش مەفهومی فیدرالی تێ نەگەیشتینە يعني بداخل افداد جها يعني اوي برزتا قوتي چارەسەر نهاجي بخوجي كو اسمو دعيمه من تانل قرتي القانون محكمه اتحادي دا قالك جرات بجنا من تباوري هي اف محكمه بريارك لدجي خو دركات با چارەسەر تني افا محكمه كدستوريه العراقي دا خو الديف دستوري عراقي رينا دا عندما قصدي من بوشي من فيت اماجه بيبكا افداد جها بيديش مفهوم السياسي بري خب دتا هر هفالاتيه كي الديف ماده 14 دستوري مبدا المواطنه فيغا فيجي او بريار داوي درخصيت بجدنا بتن جيازي دنبرا هفالاتي ين عراقي شهري ما كرساني حتى اكرم كبرسا بوجيجي جيازينك وقت توتي قانون نفط وغازي قوت هرما كردستان يجي ببري دكرم كبريارك يجي حكومه الاتحادي الزام بك كوبشكا بوجي افا هفالاتيه وانا بەڵێ کاک ئازاد پێتان وایە دادگای فیدراڵی بۆ ناتوانێت سەر بەخۆ بێت بۆ ناتوانێت خۆی لە ژێرە گومانانە دەربێنێت کە ئەڵێ پێوترێت بڕیارەکانی و بێگومان واشن بڕیارەکانی بڕیاری سیاسی نەیاسایی نەدەستورین بۆ ناتوانێت خۆی لە ژێرەم هەژمونە دەربێنێت ببێتە دادگایەکی سەر بەخۆ کا کۆمار با من سەریح بم لەگەڵ بەڕێستان و بینەرانیش عێراقی ما ئەزانین دەسەڵاتی یاسادانان بێ پەرلەمان بێ لەسەر ئەساسی محاسەسە دامەزراوە دەسەڵاتی جێبەجێکردن کە سەرۆک وەزیرانە سەیری کە هەر 4 ساڵ جارێک کە باسی پێکەنانی کابینەی حکوومەتەکەی ئەم کوتلەیە ئەڵێ من ئەم وەزارەتە سیادیەم ئەوێ و من وەزارەتی دەرەوەم ئەوێ و ئەم بازرگانیە سوڵتەی قەزائیش ئەگەر سەری نا ئەم دادگایش بکەی بەڕاستی بڵێن تا ڕادەیەکی زۆر لەسەر محاسەسە دروست بووە خۆ هەرچیەک ئەگەر دەسەڵاتی یاسادانان و تەنفیزیش لەسەر محاسەسە بێت تا حەقێک بەڵام قەزا زۆر خەتەرە موسەیەس بکرێت یعنی
وەکو چۆن بڵێ ئێستا لە مەحاکمی عادی هاوڵاتیەک زوڵمی لێ بکرێ تەنها کۆتاجار دادگا پەنا ئەبات بۆ گێڕانەوەی حەقی خۆی بەڵام ئەگەر تۆ لە دەسەڵاتی دادوەری هەر مەحاکمی عادیش لە هەنگیری پێوە دیار بێت عەدالەت لەکوێوە یعنی بۆ بزانیاری بەڕێزیشت یعنی تۆ لە مادەی 5 دستور ئەڵێ گەل سەرچاوی دەسەڵاتەکانە خۆابێ ئەم دادگایش بزانێ ئێستا زۆر لە هاوڵاتیان وەڵام مادەی 94 دستور ئەم محکەمە قەراراتی باتە و مەجای تانە دانیشتنیە نەخێوانە بڕۆ سەیری قانونی ژمارەیەکی 2022 بکە کە نیزامی داخلیەکەیەتی لە مادەی 45 ئەڵێ يجوز للمحكمة عدول عن قراراتها السابقة باشا دادگای بەڕێستو ئەو هەموو قەراراتانە و دەرکردووە ئەبینی وا خەریکە ئەم قەرارەی کە ئەو ڕۆژە دەری کردووە بە نسبەت بارەگای پارتی لە کەرکووکەوە یان هەر بارەگایەکی تری حزبی ئەڵێ بۆی ئەم قەرارە ویلایەم دروست کردووە بۆی تایفی و پشتبەستن بە قانونی ئەحزاب ژمارە 27 2015 بۆی شەڕ و ئاژاوە لە نێوان پێکاتەکانی عێراق دروست نەبێت بۆ باشە سەری بڕیارەکان کە ئەوەی کە لەم دادگایە بەڕێزە دروست بووە خەریکە تۆ دوو پێکاتە سێ پێکاتە پێکاتەیەک وەکو هەرێمی کوردستان برسی کردووە موچەو نییە تۆ موچەی مانگی 7 و 8 و 9 مۆزەفی خۆتت یاوە لە بەغاوە تا بەسرە ئەی ئەمە هاوڵاتی تۆ نییە بە پێ مادەی 14 کە تۆ لە هەموو قەراراتە مەبدە المواطنە مەبدە المواطنە ئەی بپرسش ئەم هاوڵاتیانی زاخۆ سلێمانی هەڵگری ڕەگەزنامەی عێراقینین یەک جاریش قەرار خەتێکی پیا بێنە بڵێ حکوومەتی ئیتیحادی تۆ حکوومەتی دایکی سەری مادەی 13 دستور بکە کاکۆمە ئەڵێ ئەم دستورە دستوری عێراق وەکو چۆن بڵێ قانونێکە نابێت هیچ یاسایەک تەنانەت لە پەرلەمانی کوردستانیش دەربچێ مخالفی ئەم دستورە بێ یعنی دستوری عێراق دایکی یاساکانە لە هەموو بڕیارەکانی پشتی پێبەستووە تەنانەت لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانیش کە بەنا دستوری دانا وتی نابێ پەرلەمانی کوردستان قانون باشە کەواتە ئەمە مانای ئەوە ئەگەێنێ کە حکوومەتی فدرالی حکوومەتی دایکە من هاوڵاتیەکەم بۆ نمونە لە هەرێمی کوردستان نەپەیوەندیم بە حزبی دەسەڵاتدار بیان ئۆپۆزیسیۆن تۆ هێشتان عێراق نەگەیشتووەتە لەوەی کە لە مەفهومی دستور تێبگا باشە لە مەفهومی مەبدەئی مواطنە تێبگا و بۆ ئەوەش ئەگەڕێنمەوە کاکۆمار بەداخەوە یعنی زۆربەی دادوەرە بەڕێزەکان کە لەناو ئەم دادگایان تایبەتمەندیان لە بواری دستورەوە نییە یعنی تۆ مادەی 47 دستور ئەڵێ مەبدە الفەصل باشە ئێستا بەڕێز سۆدانی کە لە دەسەڵاتی جێبەجێکردندایە باشە قەراری دەرکردووە بە گێڕانەوەی بارەگا حزبیەکە ئەم لە دەسەڵاتی قەزا هاتووە بڕیارێک لە دش بە دەسەڵاتی تەنفیزی دەرەکە ئیتوە بێ بزانی عێراق هەموو دەسەڵاتەکان لە سوڵتەی قەزایی نییە مەجالێکیش بە سوڵتەی تەنفیزی ئیش بکە ئەم قەرارەی دەرکردووە سوڵتەی تەنفیزیاڵێ ئەم بارەگایە بگەڕێ ئەو لەو بەرەوەیەت نەکدژبخەلایەک قەرارێک دش بە دەسەڵاتێکی تر دەست خۆشکا کازات وڵە شرۆفە و تێبینێتە لەسەر تەمامیە وان هەلوێستن عێراقێ تێکی خۆشە ینی جوانیشە هەر بژیت ئیتر بابەتەکە درێژێ دەکێشیتن دە هەوڵدەن دەرفەتێن داهات جارەکەت کەمینی قاشی سەرمان بابەتانە بکە سپاس بۆ بەڕێز ئازاد دووسکی و شارەزای یاسایی لە سودمە لە سلێمانێت گەلمە بە هەر بژیت سپاس بەڕێز ئازاد